ئەمڕۆ لە کفریم لە قایمقامەتی خەزای کفری دیارە باس لەو پرۆژانەکەین کە لەسەر بڕیاری جێگیری سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستان قوبات تاڵەبانی خراونەتەوە گەڕ بۆ ئەوەی تەواو بکرێت. دیارە پرۆژانە ماوەی چەند ساڵێکە کارکردن تێدا ڕاگیراوە بەهۆی قەیرانی داراییەوە و لە دوایین سەردانیدا بۆ قەزای کفری بڕیاریدا چەندین پرۆژە بخرێتەوە گەڕ بۆ ئەوەی خزمەت بە بواری گشتی قەزاکە بکات، لەوانە قیرتاوکردن و شۆستە و کۆمەڵێک گەڕک لە خۆگرێت بە تایبەتی لە گەڕکی ڕاپەڕینەوە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە قایمقامی کفری میوانمە ساهر عەلی سڵاو لەبێت. بەیانی باش بەیانیت باش، زۆر سپاس. دەمەوێت سەرەتا لەسەر ئەوە دەست پێ بکەین ئەو پرۆژانەی کە بە خراونەتەوە لە کام قەزاوە با بڵێن قەزای کفری لە کام گەڕەکەوە دەست پێکە کە ڕاپەڕینە و گەڕەکەەکانی تر چۆنە بێت. زۆر سپاس. دیارە ئێمە کە سەرەتا ئیشەکانمان ئەوەشە سەبکردن و قیرتاوکردنی گەڕەکەکانە لە گەڕەکی ڕاپەڕین دەستمان پێی کرد. ئەوەشە لەبەرەوە ئەو گەڕەکە بەڕاستی ئەو پرۆژەیە لەسەر بودجەی پەرەپێدانی پارێزگاکان بووە. دیارە ئیشەکانی و کارەکانی بە ئاسانی لە ڕووی یاسایی و داراییوە ئەنجام درراوە. بەڕاستی ئێمە 4 گەڕێکمان هەیە بە 2 پرۆژە جێبەجێ ئەکرێ. ئەو 4 گەڕەکیشە کە کات خۆی لەسەر بودجەی پترۆ دۆلار کە جێبەجێ بکرێت کە ئەوەیشە بەڕاستی پەکی کەوتووە لە 2014ەوە. خۆشبەختانە لە سەروبەندی ئەو ناڕەزایەنە کە خەڵکی کفری ئەنجامیاندا و داوایان کرد کە پرۆژەکانی کفری بەگەڕ بکرێ. ئەو پرۆژانە ئێستا لەسەر بودجەی پەرەپێدانی وەزارەتی شارەوانین. هەندێک ئیش و کارێ کەم یاسایی ما لەو ئەنجومەنی وەزیران و وەزارەت شارەوانی کە لە سەردانەکەی بەڕێز قوبات تاڵەبانیش کە جەنابیان وعدیدا بودجەیەکی تایبەت تەرخان بکرێ بۆ ئەو 4 گەڕەکە کە ئەوەشە ئیش و کاری تیا دەستی پێ بکا و بە زووترین کات ئەو خزمەتە بگەینە هاوڵاتیانی شاری کفری. ئەمە پرسیار لەسەرەوە بکەم، یەکێک لەو کارانەی کە لە ئێستادا سەرقاڵین ڕۆخاندنی نادی فەرمانبەرانی کۆن بوو کە لە پێش سەرای کفریە بۆچی ڕۆخێنرا و ئەکرێت بەچی و ئایا هەنگاوەکانی جێبەجێکردنی ئەو پرۆژەیە لەسەر بڕیاریکە بووە؟ بەڵێ لە میانی سەردانی بەڕێز قوبات تاڵەبانی بۆ شاری کفری تەبعاً ئەو بینایە بینانێکی کۆن بوو، هەرخۆی کۆنووسێکی بۆ کرابوو لەلایەن شارەوانی کفریوە کە ئەو بینایە ئایل لە سوقوتە کە بە کەڵکی ئەوە نەماوە کە ئیسیفادەی لێ بکرێ یا بدرێتە ئیجاریان شتێک. لەسەر پێشنیاری قایمقامەتی قەزای کفری کە بەڕێزیان وەزعەکەیشی بینی ئەوێ بیکەینە باخچەیەکی جوان، باخچەیەک کە بتوانن بێتە شوێنی حەوانەوەی خەڵکی شار. بەڕاستی ئێمە بەرنامەمان هەیە بۆ ئەو جێگایە کە بەرامبەر سەرای کفری کۆنە، بەرامبەر مۆزەخانەی کفریە بیکەینە سنتەرێکی کۆن، یان سنتەرێکی مێژووی، سنتەرێکی ڕۆشنبیری کە لە باخچە و لە سەرا و لە مۆزەخانە و ڕەنگە لە داهاتووشە کارێکی ئاوها پرۆژەی ترمان هەبێ بۆ ئەو جێگایە کە بتوانین کفری ڕووە ڕاستەقینەکەی، ڕوویە مێژوویەکەی، ڕوویە کە لە پورێکەی بە وازحی دەری خەین و ئیشی لەسەر بکەین. ئەمێ پرسیار لەسەرەوە بکەم دەواازەی شاری کفری کە پرۆژەیەکە ئەوە بەکوێ گەیشتووە و چۆن جێبەجێکرێت و کە ڕەونەقێکی جوانی بە شارەدات. ئێمە هەفتەی ڕابردوو کۆبوونەوەیەکمان کرد لە ئیدارەی گەرمیان بەڕێز سەرپەرشتیار ئیدارەی گەرمیان بەڕێوەبەری ڕێگەوبانی گەرمیان کە بانگێشتی ئەو مقاوەلەیانە کرد کە ئیشەکە لە ڕێگەی کفری و کەلار و ئەو ئیشەی جێبەجێ کرد. بەڕاستی ڕاستیان فات بۆ ئەوەی کە دەستی پێ بکا و ئەو دەواازە دروست بکرێت و بودجەیەکی تایبەتی بۆ دابین بکرێت کە ئەبێتە یعنی پرۆژەیەکی جوان و کە خۆتان شەزانن ئەو پرۆژەیە بەڕاستی تاخیر بووە و هەندێک کەم و کوڕیش هەیە لەو ڕێگایە و هەندێک ئیشوکار هەیە کە دوا خراوە ئەوەیشە ڕێگەی تووکن و عەزیز قارەکە قیر بکرێت، ئەوەیشە بە قۆناغ ئەچێتە بواری جێبەجێکردن. هەروەکو دوا پرسیار باس لەسەر تەواو نەکردن یاخود هەندێک گەڕەکی کفری ئاوەڕۆی نییە، ئەمە هەنگاوتان بۆی ناوە ئەو گەڕەکانیشە ئاوەڕۆی بۆ ڕابکێشرێت و چارەسەری کێشەی ئاوەڕۆ بکرێت لەو گەڕەکانە؟
خۆی بەڕاستی بە شێوەیەکی گشتی کفری یعنی کێشەی ئاوەڕۆی کەمە ئێمە سێ گەڕەکمان هەیە بە تایبەت گەڕەکی هەواری نوێ 5-6 کۆڵانێکی ما ئەوەشە بەڕاستی خەلەلێک بووە ئێمە ڕێکەوتوین لەگەڵ شارەوانی کفریە لە داهاتی شارەوانی کفری خۆی ئەوە جێبەجێ بکرێت بە زووترین کات ئەمێنێتەوە هەندێک گەڕەکی تازەمان هەیە مامۆستایان گەڕێکی لە تیفەڵمەت و ئەو بەریش طبعاً ئەوەیشە کێشەیە دیزاین و دەرخەسە بۆی کراوە و ئەوەیشە ئەخرێتە بواری جێبەجێکردن بەڕاستی ئەو دوو گەڕەکەمانە هەیە کێشەی هەیە بەڵام بەعام شاری کفری لە ڕووی ئاوەڕۆوە خزمەت کراوە. زۆر سپاس. بەڵێ چاوان ئەوەی کە میوانەکەم باسی لێوە کرد کۆمەڵێک پرۆژەن لە کفریدا بەشێکیان لە دوایین بڕێ سەردانی جێگیری سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان قوبا تاڵەبانی بڕیاری لەسەرداوە دەکرێتەوە گەڕ و لەوانە قرتاوکردنی 5 گەڕەکە کە شۆستە و کۆمەڵێک پرۆژە لە خۆی دەگرێت و لەلایەکی دیکەشەوەکو خۆی ئاماژێ پێکرد هەندێ هەنگاو نراوە بۆ زیاتر ڕەونەقدارکردن یاخۆت پاراستنی کەلوپوریەت و واشوناسی کفری کە کۆمەڵێک پرۆژەیە لە نێزیک سەرای کفری و دەواازەی کفری.